بەیانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن کوردستانیانی خۆشەویست لە هەر شوێنێک بینەر و بیستەری بەیانی 24 ڕۆژێکی باشتان هەبێ ئەم کاتژمێرە لەگەڵمان بمێننەوە تا بینەر و بیسەری بڕگە و بابەتەکانی بەیانی 24 بن کە لەگەڵ هاوکارانم ئامادەمان کردووە. دوو بابەتی گرنگمان هەڵبژاردووە کە قسەی لەسەر دەکەین ئەویش یەکێکیانەوەیە کە چەند ساڵێکە سنتەرێک بۆ دیداری خانەنشینان لە هەولێر کراوەتەوە کە ئەوان لە کاتژمێر حوتی بەیانیەوە ئیتر ڕووەکەنەوە باغە کە لە ناوەڕاستی شاردایە بەدەم گەڕانەوەی یادەوەریەکانیان یاخود باس و خواسی ڕۆژانەیان قسە دەکەن و کاتەکانیان بەسەر دەکەن. جگەلەوە بابەتێکی دیکەمان هەیەویش کە زۆربەمان لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەرچاومانەکەوێت بۆتە دیاردەیەک یاخود حاڵەتێکی نەشاز و دیارەویژەوەیە کە زۆر جار منداڵان وەکو گەورەکان ڕەفتارەکەن و خۆیان نەنوێنن لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود لە ڕەفتاری ڕۆژانەیانە و بەشێک لە هاوڵاتیان پێیان وایەکەوە تەکنەلۆژیا بۆ بەکاریگەری ئەو نەریتە یاخود با بڵین ئەو ئەو ڕەفتارانەی کە منداڵان وەکو گەورە ڕەفتار بکەن. ئەمە دوو تۆرە بێت کە ئەم بەیانیە ئێمە قسەی لەسەر دەکەین. جوانی هەر شارێکی کوردستان لەوەیە کە سروشت و شێوەی بەرزی و نزمەکەی دیمەنێکی ئەسەرنجڕاکێش و جوانی پێبەخشیوە. ئەم جارە فلای 24 بە ناوگەلی دهۆک ئاڕوات دیمەنە دڵڕفێنەکانیان پێچاو پێشە سروشتیەمان پیشان دەدات با بێکەوە بینەری بین. طب خير هوتي بو قالي دهوكي از علي محمد قول فروش دهوكي ما أبا نحصل از القالي دهوكي قول له تفرشم وقتي من تسبيكر بوصيب زحمات وتسبيكر شو اللي من وقتي هوفيني الساعات شاش ونيف تسبيبكم حتى ساعات دوني في بشابه سفستوني هم ساعات نهستم سبيدي حتى ساعات شاش حاف مغرب يعني از حسكم يعني قول بمعنى بقيمة بإحساسي يعني تقول لك تشتاقي جون بو مقابله خو قالك معناته مثلا دبن بو دزگرو خو بو دایکو خو بو حاجه کردن خو قلت معنى السلام معنى حياة يعني هميتش معناته هەر لە دهۆک دەمێنینەوە کە لەم پارێزگایە ئێستا ئامادەکاری بۆ پێنجەمین فستیڤاڵی ڕۆشنبیریە کرد. فستیڤاڵەکە بە سپۆنسەری کوردستان 24 بەڕێوەچێت و دوو ڕۆژیش بەردەوامە بێت. لەم فستیڤاڵەیە نووسەران کۆبنەوە بۆ چەندین پانێڵیش دەکرێت چەندین بابەتی ئەدەبی و هونەریش پێشکەش دەکرێت. بەرەف ڕێڤەبەریە ڕەوشنبیری و هۆنەری لە سێمێلێ دەچن. گو ئامادەکاریên پێنجەمین فستیڤاڵە ڕەوشنبیری لە دهۆکێ تێکردن. یەکیتیان نویسەرên کورد پێڕابوونە. فستیڤاڵ پێشوازیە ڕەوشنبیر و نویسەرên کورد ji her çarparçeyên Kurdistanê û ji Ewropa jî dike. Bi gotina rêveberê ڕەوشنبیری و هۆنەری li Sêmêlê, giringiya festîvalê ew e bihêzkirina meydana ڕەوشنبیری ye. أنا يا خدي دي فستيفالا بينجي يا إيكيتاني سي كورتي تجيران هل بدقين جوا زورا ملت شوا بيدي خارني وآوي ولباسي وصا بيدي بيزاني يا بيدي روشن بيديتي أنا خاص ما جواكي ما يتقونا خا جهوريني دا جلا كرستا وآلاتيت أم بيجن كو جنج بيفتنا مجيل كرين هنا مدفد بري جنج مب كفت خواندني زانيني بوا كرنا كسات يوا Di vê festîvalê de 14 lêkolîn herwiha 24 helbestvan dê helbestên xwe pêşkêş bikin. Serokê Yekîtiya Nivîserên Kurd li Duhokê diyar dike,
دێگەنگەشە پتر لەسەر سێ تەوەرێن سەرەکی بە. بابەتین گرنگ me hene bêcarê sê tewarên serekî ek rengvedana anfalet edebiyata Kurdî de ew anfalên reş ew ên ku milletê me pê êşandîn te edebî de çawa hatiye nivîsîn du babetekî gelekî girêng nasnama netewiya Kurdî rolê nivîsera serparastina wê sê babetê zimanî û zimanvanî û rewşa zimanê Kurdî û rewşenbîriya Kurdî bigiştî li Kurdistanê û li parçeyendiyê her wasal Sovyeta berêjî. فستیڤال bi sponseriya mîdyaya Kurdistan 24 têkirin û bi pişikdariya 132 rewşenbîr û nivîserên Kurd dihêta birêvebirin û bo demê du rojan dê berdewam be. Piştî 10 salên veqetiyanê niha amadekarî bo pêncemîn Festîvala Duhokya Rewşenbîrî têkirin bi bejdariya nivîser û rewşenbîrên Kurda. Ekîtiya nivîserên Kurd li Duhokê jî dide diyarkirin giringiya vê festîvalê ew e. Gopireka rewşenbîriya û hemû nivîserên Kurd li Duhokê kom dike. Hevrist Recep, Kurdistan 24, Qaza Semêl. باسی شوێنێکەکەین لە هەولێر لە ناو شار. باجارە چیرۆکێکتان بۆ باسکەین ئەو جا چینە ناو ئەو تەوەرێکە لە سەرەتاوە ماژەم پێکرد باخی شار. ئەحمەد ئۆندەر کە تەمەنی 36 ساڵە لە دیاربەکر نیشتەجێیە و تا ئێستا خاوەنی ڕەگەزنامەی تورکیانیە. ژیان و ئاستەنگەکانی بەردەم ژیانی ئەحمەد کراوەتە فیلمێکی دۆکمەنتەری بڕیاریشە بەم زوانە بەشداری لە فستیڤاڵی نێودەوڵەتی فستیڤاڵە نێودەوڵەتیەکاندا بکات و بەشداری پێ بکەن. Ahmet Önder kurê bavekî ku memûr ango peywirdarekî dewleta Tirkiyeyê bûye û ji ber peywira bavê xwe li Sêrtê ji dayîk bûye. Önder heta 20 saliya xwe wek welatiyekî Tirkiyeyê jiyana xwe berdewam dike. Lê piştî 20 saliya wî çîroka wî diguhere, ji leşkeriyê fîrar dike û piştî 8 salan jî pê dihese ku ji welatîbûnê hatiye derkirin. 8 sal danê 4 sal de hefsê de Ahmet Önderê bêwatan niha bavê 4 zarok e û kurekî wî 4 sale di girtîgehê de. Lê ji ber nasnameya wî nîne nikare kurê xwe jî bibîne. Li ser Ahmet Önder wek nasname kazekî hatiye dayîn ku têda dinivîse bêwatan. Ahmet Önder balê dikşîne ku tu tawanekî wî yê ku ji welatîbûnê bê derkirin tune û daxwaz dike ku welatîbûn û mafê wî bên îadekirin. 7 salê min derbas bû ez ew jî ketim şerkî mervê me şer kiribû ez çû mehkemê mehkeme ji mir got te ji vatandaşlığê derxistin ez hem tunem ama anî wî halî ne sosyal heqîqî min heyî ne tişkî min heyî Suriyelî tên vê de da göçmen tên vê de da dewlet kimlik dayî wan sosyal heqî dayî wan ê min ne kimliga min heyî min çiqar jî müracaat kir li Ankarê red tê. Rojnamevan û derhinêrê belge fîlma qet Fuad Bulut jî 5 sal berê bi çîroka Ahmet Önder dizane û piştî ku yekem car nûçeya wî çê dike dest bi çêkirina belge fîlma wî jî dike. Ahmet Önder jiyana wî heye, malbata wî heye, zarokê hene, neviyê hene feqet di resmiyetê da, di hukûka dewletê da nayê hesibandin. Çîroka Ahmet Önder û çîroka min nêz dît hevdû da yani. Min xwest çîroka min çîroka wî em balkêş bikin. Fuad bi xwe jî ji leşkeriyê fîrar kiriye lê welatîbûna wî nehatiye betalkirin û balê dikşîne ku fîrarkirina ji leşkeriyê hinceteke hukûqî ya derkirina welatîbûnê nîne. Li Tirkiye welatî li gor hukûqa Tirkiye bi dildarî yanî bi dilxwazî leşkerî dikin. Eger bixwazin leşkerî dikin lê di pratîkê de di rastiyê de bu wî rengî nîne û her welatiyekî Tirkiyeyê mecbûrî diçe leşkeriyê. Ahmet Önder jî sala 1986 da diçe leşkeriyê û piştî ku 6 roj leşkerî dike ji ber pirsgirêka malbata xwe fîrar dike. Piştî ku fîrar dike ji welatîbûnê tê derxistin û heta îro têkoşîna careka din wergirtina nasnameya xwe dide. Sidiq Eren, Kurdistan 24, Diyarbekir.
ئێستا باسی ئەو بابەتە ئەکەم کە ئاماژەم پێکرد زۆر جار ئەو کەسانەی کە ئەزمونێکی دوور و درێژیان هەبووە لە کار و پیشەیەکدا و خزمەتێکی دوور و درێژیان کردووە بە دەوڵەت بە میلەت بە خەڵکەکەی خۆیان بە نیشتیمانەکەیان دوجار لە تەمەنێکدا ئیدی ئەبنە کەسانێکی خاوەن ئەزمون و بەهرەمەند بەڵام ئیدی و خزمەتی کردویانە پێویستی بۆیە کە هەر یەک لە ئێمە ڕێزی لێ بگرێت ئەمە پێیانەوترێت خانە نشین یاخود ئەو کەسانەی کە بە ئەزمونن و پڕ بوون لە پیشێک و خزمەتێکیان لە ڕابردوودا کردووە لە هەموو دنیاش ڕێزێکی زۆر تایبەتیان لێگیرێەوە شوێنی تایبەتیان بۆ دابی نەکرێت یاخود دواتر سوود لە بەهرە و تواناکانی ئەوان وەرەگیرێت سوود لەو بیر و بۆچوونانەی ئەوان وەرەگیرێت کە بە شێوەیەکی فراوان تێروپەڕ ئەوان لەو پیشەیە یاخود لەو کارەدا تیا قاڵبوونەتەوە لە هەولێریش بە هەمان شێوە سنتەرێک هەیە پێوترە سنتەری خانە نشینانی هەولێر کە لە ناو باغی شاردایە ئەم سنتەرە بۆ دیداری خانە نشینانی هەولێرە ڕۆژانە کۆ بنەوە جیا لە گفتوگۆ و باس و خواسی ڕۆژانە چەندین بابەتی دیکە هەیە کە باسیەکەن کاتەکانیان بە شێوازی جۆرا و جۆر بەڕێیەکەن ئەمە میوانداری بەڕێز محسینمان کردووە محسین محەممەد کە سەرۆکی سنتەری خانە نشینانی هەولێرە بەڕێز محسین بەخێر هاتی و بەیانێکی باش بۆ ئێوە باش زۆر سپاس زۆر سپاس ئەگەر بۆمان باسکەی سنتەری خانە نشینی هەولێر کەی دامەزراوە مێژوەکەی چۆنە و ئامانجیشتان چیە لەو سنتەرە پێشەکی سوپاسی کەناری 24 دەکەم بەڕاستی ئەوە چەندین جارەوە گرنگجێکی تاوا دەداتن بە چینی خانە نشینان و سنتەرەکەمان لە ساڵی 2008 دامەزراوە مەجموعەیەک برینە خانەنیش بەڕاستی شوێنی دانیشتن و ئەومان نەبوو سەردانی پارێزگاری ئەو وەختیان کرد کاک نەوزاد هادی بۆ ئەوەی کە شوێنێکمان بۆ ببینەوە ڕاستی دراستەی چاچیان کرد شوێنێکیان دیتەوە کە بەڕاستی شایستەی خانە نشینانە لەبەرەوەی کە ناوەندی شاری هەولێر و هەموو هاتوویەکانی ئەو سیارانێ کە بۆ هاتچوو دەست دەدەن هەموو لێ نەوێندەرێ بە خۆ دەزانی ئێمە هەمومان تەمەمان گەورەیە و نەخۆشی مزمینەمان هەیە و هەموو چۆکی تاوا نیە ئەگەر شوێنێکی دوور باە بەڕاستی مشینە زۆر لەوانە نەدەگەشت لێندەرێ بەڵام ئێستا هەر دێتە خوارێ لە پاسەکەی یان لەو ساری کە دەهینی بە پێشەش خولەکە دەگاتە ناو سنتەرەکەمان و ڕۆژانە چەندین خانە نشین هەیە کە سەردانی سنتەرەکەمان دەکەن لە بەیانی ئەمە هەفتنی دەکەینەوە تاکو ئێوارە بانگ دەدا سنتەرەکەمان کراوەیە باشە بەیانیان چۆن دەست پێەکەن چ کاتێک زیاتر وردەوردە ئەو کەسە بە ئەزمون و بە تەمەنانە دێنەوێ وڵاهی بەداخەوە بەیانیان هەندێکمان هەیە دەوری ساعت 6 دێتە دەرەوە بۆ بەداخەوە دەزان لە برێن بەداخەوە دیارە مشکلێکی هەیە فەلابوو لە ماڵەوە کەسی نمایە بەتەنایە ئەو شەوە دوور و درێژە بەهر بەتەنەیە و زلوێ لە خوادێ ڕۆژەکە ببیتەوە زوو بێتێ بەڵام ئەمە لەبەرەوە بەیانیان زوو ساعت 6 کرێکارمان هەیە پاکش دەکەنەوە خاوێن دەکەنەوە ئەوزار لەبەر ئەوە هەتا ساعت 7 ناکەین وڵات زاریش دەبینین کە ڕاوەستاینە زۆرن دەکانێ دەکەنەوە لە هەفتو چارێک دەکانێ دەکەنەوە کە دێنە ژۆرێ ڕۆژنامەمان بۆیاندانایە هەر کەسە لێ ڕۆژنامەی خۆی هەڵدەگریتن ئەوان ئێستش ڕۆژنامە خوێنەوە بەڵێ ئێستا لە بەرچک و ئەو چینەی کات و دەبینی لێوێندەرێ هەمووی ڕۆشنبیر و هەمووی ساحب ئەزمونە بەڵام تەمەنەکەەوەی کردیەوە کە بە حکم عمرەکەی و تەمەنەکەی کە خانە نشین کراوە ئەگەر ئەو ڕۆژی کە ڕۆژنامە تاخیربی بەڕاستی زۆر دێنە گەژمان ینی وەکو برەی پیان ناخۆشە چاوەڕێمەسا لەگەڵەوەشا زۆر خۆشە تۆ بەیانیان بە تەندروستێکی باشە یا خودت هەر چێش لەو بەیانە زۆر ببینی هەوایەکی پاک کاژمێر شش هەستیت و لە ناو باخێکا دانیشی ڕۆژنامە بخۆینەوە ئەوە من ئەڵێم حەیف کە گەنجەکان چێژی ئەوە ناکەن چونکە ئەوە نەکەشێکی خۆشە جاوا مامسا من و تۆ بینەرانیش ببینین ئێستا لە ناو باخی شار چی دەگوزارێت کە هاوکارمان شەیما بایز لەوێ ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت و ئەویش دیمەنێکی وێمان پیشانایەت بزانین ئەکی لێ چۆن هاتوون شەیما سڵاو لەبێ پێمان بڵێ ئەگەر تۆ ئامادە بیت لە ناو باخی شاردا ئێستا خانە نشینان ڕۆیان تێ کردووە کە شەکەی چۆنە هاتوونەتەوێ بە چیوە سەرقاڵن
هاژە سلااوتە بێت بیانی تۆش باش بێت طبعاً کە دێتە ناو باغی شار هەست بۆ دەکەی لە کەشەهەوایەکی زۆر تەندروست دای بینینی دیمەنیە و کەسانێک کە لە سنتەری باغی شار ئەندامن دەمەوێت بەشەکان نیشام دەم یەک لەو بەشانە بەشی وەرزشکردنە کە وەکو خزمەت گوزاریەک بۆ خاننشینانی شاری هەولێر کراوەتەوە گەر بیبین دە دیمەنەکانەوە دەبینیت کۆمەڵێک لە خانە نشینان لێرە لە بەیانەیەکی زوو وەرزش دەکەم بۆ چالاکبوونی جستیان لێرە وەرزشی جۆرا جۆریان بۆ ئامادەکراوە بۆی کە وەرزش بکەن بەشەکانی تر کە خزمەت گوزاریان بۆ ئامادەکراوە بۆ نمونەکردنەوەی پەرتوخانەیە هاژەیانی کە بیت بۆ باغی شار هەست بۆ دەکەیت تەمەنێک دەگەڕێتە دواوە لەبەرەوەی کەسانێکی پڕ ئەزمون و پڕ شارەزا بە بینینی دیمەنی خوێندنەوەی ڕۆژنامە لە نێو سنتەری باغی شاردا ڕەنگە ئێستا کەمێک زوو بێت وردە وردە ئەندامانی سنتەری باغی شار یان خانشینانی شاری هەولێر دێن بۆ ئەم باغی شارە لێرە ڕۆژنامە دەخوێندنەوە یاری دۆمینە دەکەن لێرە کەسە بە ئەزمونونەکان ڕاوبۆچون لەگەڵ یەکتر ئاڵوگۆڕ دەکەن وەک دەبینی بینینی دیمەنی خوێنی ڕۆژنامە لە بەیانێکدا ڕەنگە بتگەڕێنەوە بۆ چەندین ساڵ بەر لە ئێستا لێرە مامۆستا عومەر فەرهادی وەردەگرمێکێکە لەوە کەسانێکە لە تەمەنێکەوە سەردانی ئەم باغە دەکات مامۆستا سڵاو دەبێت بزانم بەیانی کە دێت ئێرە یەکەم شتی بێتکرێکیت یەکەم شت کە دێم زۆر زار بەر لەوەی دەرگای ئێرش بکرێتەوە من لە بەردەرگاوەستاوم هەروەکو بۆ پێکەنین و قسە خۆشی دەڵێ من ڕقەمێک دێمە ژوورەوە یەکەم کەس دێمە ژوورەوە لێرە کە دادێنیشن ئێمە شوێنی کۆبوونەوەی ئێمەیە من بە خۆم بەش بە حاڵی خۆم شوێنێکی ترم نییە کاتی لێ بەسەر بۆ مام ئێرە نەبێ باخچێکی گەورە باغێکی گەورەی خۆش دێرین کۆن هەرچەندە ئەو باغە ساڵی 1937 دامەزراوە بە ناوی باغی شار یەک ساڵ لە من بەتەمەترە من لە دایک بوو ساڵی 1938 لە هەولێر بەڵام وەکو هاوتەمەنی خۆمی دەزانم وەکو ماڵی دووەمی خۆمی دەزانم ئەو شوێنە نەبی شوێنێشتر نییە من کاتی لێ بەسەر ببەم بەڕاستی لەبەر ئەوە بەڕاستی دەستخۆشی لەو بەرپرسانە دەکەم ئەوەی کە یارمەتی ئێرە دەدەن چەند دەستگایەکی تایبەتی یارمەتی ئێرە دەدەن وەکو مانجی سووری عێراقی بەشی هەولێر لقی هەولێر هەروە دەستگای کۆمپانیای کاری شێخباز پارێزگار ئەوان چەند خێرخوازی ئەوانش هەن کە یارمەتی ئێریاندا و هەندە بینای تازیان لێکرێتەوە کۆ کتێبخانەیە و جێگای نوێشکردن و ئەو هینانە شوێنێکە بەڕاستی زۆر زار من هەر بۆ وەکو بڵێن بۆ نوکتەش دەڵێن چلێ هامین سگەر سەیری بکەی واتە دەگەی ناوەڕاستی زستانە بەفرباری و هەمووی سەری سپیە هەمووی بەتەمەنە هەمووی پیرەمێردا هەمووی ڕۆژگارێک بەیەکەوە لە وەزیفە لە کاری حکومی لە دەستگایەک لە شوێنە کارمان کردو بەیەکەوە زۆربەی یەکتر دەناسین هاوتەمەنین باوەڕ ناکەم لە تەمەنی 50 ساڵی کەمتر لێرە هەبێ هەمووی 50 60 70 تا 90 تیشمان تێدا هەیە جێگایەکی خۆشە ئەخۆ هەر بەردەوام بمێنێ بۆمان و بۆ ئەوەی کاتی خۆمانی لێ بەسەر ببین سامەر دەمێت مامۆستایەکتیش بدونم سڵاوت دەبێت بزانم سنتەری باغی شار تا چەند بۆتە شوێنێک بۆ ئێوە کە ڕۆژانە بێن سەردانی دەکەن وەتەنەکە هێک لە وەتەنەکانی هەولێرێکە وەتەنێکی خۆشە ئەگە ئێرەن بی ئەمە مردینە ئەمە زۆر دەستخۆشی لە سەرپەرستیکاری باغی شار دەکەم محافزی دەکەم هەموویان دەکەم شێخبازی دەکەم زۆر 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 ڕێعای ئێرە دەکەن ئێرە مەفتەنەکە لە بۆ خەرچی کوردستان ئەوە بەس عومەر فەرهادی هەیە غەڵەتی کرد ئەو یەکەم ڕقەمی دەهینتە زۆری باسی وی نەکرد ئەیش مامۆستای نووسا عومەر فەرهادی ڕقەم دیوە کارژێری ئێرەیە بەڕێوەبەری ئێرە ئەو لەوێدان کاری خۆی دەکات من وەکو نەفەد وەکو ئەندام یەکەم کەسم دێمە ژوورەوە ڕقەم یەک مامۆستا عومەر فەرهادی هاژە دەڵێت من ژمارەیەکم کە لە سنتەری باغی شار بەیانیان دێمە ژوورەوە هەڵبەتە هەر کاتێک کە دێنە ژوورەوەن کۆمەڵێک ڕۆژنامەیان بۆ دانراوە لەگەڵ خۆیان دەهێنن لەو سنتەرە ڕۆژنامە دەخوێنەوەوانە کەسە بە ئەزمون و شارەزاکانی نەوەکانی ڕابردوون کە لێرەن ئەوە کەسایەتێکی پڕ لە ئەزمونیان هەیە
هەڵبەتە لێرە جگە لەوەی کە ڕۆژنامە دەخوێنەوە هەروەک باسم کرد پەرتوخانەیە کتێب دەخوێنەوە یاری دۆمینە دەکەن لەگەڵ یەکتری و باس لە بۆ نمونە هەندێک بابەت دەکەن کە لە سەردەمی خۆیان ڕوویان داوە باس لەو کات ساتان دەکەن کە پێدا تێپەڕێون هەڵبەتە جگە لەوەی کە سنتەری خاننشینانی هەولێر تایبەت بە پیاوان بەڵام لە ماوەکانی ڕابردوو بەردی بناغی پرۆژەی سنتەری خاننشینان بۆ ئافرەتانی دانراوە لە ماوەیەکی نزیک ڕەنگە تەواو بێت کە ڕۆژانە نزیکەی 150 خاننشین لە شاری هەولێر سەردانی ئەم سنتەرە دەکەن وەک خۆیان دەڵێن بە ماڵی دووەمی خۆیان دەزانن و دێن بۆرە بۆی کە ساتێک ئارامی وەربگرن. بەڵێ شەیما سوپاس بۆی کە ئەم بەیانیە کەشێکی جوان و پڕ ئەزمونت نیشان داین بە هیوای تەندروستێکی باش و سەلامەتی بۆ هەموو ئەندامانی ئەو سنتەرە بۆ هەموو ئەو کەسانی کە سەردانیەوەیەکەن سوپاس شەیما. بەڵێ مامۆستا بەردەوامە بین ئەو ئەندامانی کە لەوێن بە چۆن ئەتوانن بێنە سنتەرەکە یاخود چۆن بوونەتە ئەندام؟ شروعی ئەندامبوون لە سنتەرەکەمان ئەوەیە یەکەم شت دەبی خانەنیشبی ئەگەر بێت و نازنامەی خانەنیشی نەبیتن ئەمە وەری ناگەین بەڕاستی چکو شوێنەکە بەس لە بۆ خانەنیشینانە دووش کە دێتن لەگەرەوەش دوو ڕسمان لە بۆ دێنی دوێنەمان لە دەینیتن دێتن ئیستمارەکە پڕ دەکەینەوە لە بۆی کە ئیستمارەکەمان پڕ کردەوە هەوێکەی و دەرهینە هەوێکەی بۆ دەرچووکە کە هەوێکەی بۆ دەرچوو ئەوە بۆ ئەندام لەو سنتەرە باشە هەر ئەبێ ئەو ئەندامانش سەردانی ئەو سنتەرە و باغە بکەن یاخود شەر نییە کەسانی دیکەش تعلیماتەکەیمە ئەوەیە بە هیچ نەوەکی نارێن هیچ کەسێک بێتە ژوورەوە ئیلا ڕۆژی پێشەمان دەتانی هەر خانەنشین میوانێک لەوە خۆی بینین لەبەرەوەی بەڕاستی خەڵکەکی زۆر چاوی لە وزەیە شوێنەکە شوێنێکی جوانە و خۆشە لە ناو شارە ئەگەر ڕێ بدەینە خەڵکی تر بەخوا چەند کەسەیە لە هەولێر لە ناو کە دێتە ناو لای باغی شار حەزی لێ بێت سەنتەرەکەمان بکە سەنتەرەکەشمان بەڕاستی ئەمە بە شێوەیەکی ڕێکوپێک ڕێکمان یەخستەوە و پاک و خاوێن تازە لە وێنەکان دیتت معدل دەشورێ و پاک و خاوێنە چکۆی ئمە تەمەرمان گەورەیە خوا نەکەرانی پیس بژینە زوو معڕەزین لە بەوەی تووشی نەخۆشی بین بۆیە ئەگەر ئەو کەسێ هەوێ وێندەری نەبی و ناسنامە وێندەری نەبی ناوەڵا حتا ڕۆژە برادر لێ معزز بوو برادرێکی لە هاتبووە لە ئەوروپا هات گوتی کاک سەید ڕۆژی دووشەم و گوتی لەگەر خۆم بین مەژورێ لە مێژە ناتەوە گوتم وڵای دەبێ عەفو بکەی برادریشم و ینی لێشم مامۆستا دەرفەتێکی وانیان بۆ خەڵکیەوە کەشە خۆشەتان دروست کرد و ئەوانیش لی بێبەش نەبن بەو خوای لێ دەترسین دوای بچگوزانی ئەگەر دێتیت خەڵکەکی دیکە بێتە ژۆرە دوای دەبێت چاو لێکەری بەڕاستی دەترسێم ئەزمونەکەمان لێ تێک بدەن لەوا ترسن کە قەرەباڵغێکی زۆر دەرێ کە قەڵەباڵغی کە تێوێن دەرێ بچینە ئەوانی خارەنیشن مرتاح نابن نەفسیەن ئەوزە زەوەکی ئێستا هادی خۆشانەیە نامانوی لێیان تێک بدەین باشە مامۆستا پێشەوەی بچینە سەر بابەتێکی تر حەزەکەم پێم بڵێ بە کێ وترێ خانەنشین هەر ئەوەی کە وەزیفەیەکی تەواو کرد و تەمەنێکی تێپەڕاندووە نە شەردی ئێستا هەیە گەنجە بەڵام بەس باب سەحی ئەوە تەقاعود بووە خانەنیش کرایە ئەمە بەس شەرتی ماوەی هەوێکەی هەبی ناسنامەی خانەنشینی لێ دەرچوی لە بەڕێوەبەرادی گشتی خانەنشین زۆر شەر نییە ئی کوردستان مستەمایتمان مثلەن تابعی عێراقە مووسڵە بەغدایە ئەمبارە بەسڕایە ناسریە میمێنە کە ناسنامە چێبی لەسەری نووسراوی خان ناوەڵست لەگەڵ زمان هەیە ئێستا چەند ئەندامتان هەیە ئێستا بە حدودی 3000 زیاترمان هەیە 3000 بەڵام هەر 3000ەکە سەردان ناکەن ڕۆژانە لە حدودی 400 هەتا 700 هەتا 800 کەس خاستن ڕۆژی شەمان بە حدودی بچینە 1000 کەسیش دێتە سەردەرەکەمان یانەوەی لێ دێ شوێنی دانیشتنمان نامینێ باشە مامۆستا لە ڕێم سنتەرەوە هەوڵ نەدراوە بۆ نمونە لە کەرتی تایبەت بێت لە ڕێکخراوەکان بێ لە هەر لایەنێکی دیکەوە بێ سوود لە ئەزمموی ئەو ئەندامانە ببین یان ئەو 400 نزیکی 400 کەسێک کێنە ئەوێ بۆ بابەتێک بێ بۆ لێکۆڵینەوەیە بێ لەسەر ئەو کار و پیشەی کە ئەوان کردویانە وەڵاهی بەداخەوە هەتا ئێستا هیچ مرکزەکی برین ڕێکخراوی ینی ڕێکخراوەک بیتن یان دایرەکی ڕسمی حکوومەت بی یان شبە ڕسمی بی ڕۆژێک یەکمان نەدید کە بێتن پێمان خۆشە چکووا من هەیتم وەزیرە هەیتم عەزوو پەرلەمانە هەیتم حاکمە هەیتم هەموو مامۆستایە هەمووی بە ئەزمونە هەمووی یعنی ئێستاش حەیەوە و نەشاڵی مایە بەڵام کەس نییە لە دەرگای بدەبرێ هەر بەبێ ئەوەی کە بێ مقابل بەس عەز دەکا ئەو خیبڕەیە کە هەیتی ئەو چەندەها ساڵەکە خڕی کردەوە لە بۆی یعنی ئیستفادە لێ بکەن بەس بەداخەوە هەتا ئێستا هیچ چالاکیێکیشتان نییە چالاکی دەکەین چالاکی وەرزشی دەکەین لێن دەرێ چالاکی هوەری دەکەین پارە ئەو وەختانەمانجی هەشت بوو خیوەتگایشی لێدەوانیمان لە بۆ لێدەوانەکانی کە بە تەمەن
کردەوە زازان چالاکی هوەری و چەند بەعرەزێکی تەشکیلیمان کردی ئەوانی کە برێن خانەنیشن لە ماڵەوە وێنەکانی هەڵواسیە دەینن لێن دەرێ وەکو پیشەنگایەک لە بۆیان دەکەینەوە بەرەوەڵە چالاکیمان هەیە. مامۆستا ئەگەر بین وشەی خانە نشین ڕوون بکەینەوە ئایا ئەو وشەیە ئەبێتە مقابلی ئەو کەسە ئەو خزمەت و ئەزمونەی کە هەیەی خانە نشین واتەیتر لە شوێنە کامێنێتەوە دانیشێ ئایا ئەمە وایە یاخودە ناونیشانەی زۆر هەڵەیە یعنی بەڕاستی ئەو ڕێزگرتن نییە پاش کابراایەک کە 40-50 ساڵ خزمەتی وەزیفەکەی خۆی دەکەیان نیشتمانەکەی خۆی دەکا دەبای ئەو ناوە لێنچکو خانە نیش بچێت و گوتنیانی بڵۆ لە خانەکەت لە ماڵەکەت دانیشە بەڕاستی داوا دەکەم لە بەرپرسان لە حکوومەتی کوردستان لە بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشین ئەو عینوانەی هەگرن چکو بەڕاستی کات و زۆر کەسەیە کە خانەنیش دەبی لەگە ئەو عینوانە بەڕاستی تووشی حالەتەی نەفسی دەبی دادەمرێ لە مالێ دەکەویتن و هەڵیش ناستەوە بەڕاستی پاش ماوەی جێمانە دەبی دەێن فرانکە کەس ئەمری خخوای کردە هەموو لە ئەو ناوەی ناکە بەڕاستی ناوەکی شایستە نییە ڕاستە لە کاتێکا کە ئەبینین من ئێستا هەر ئەم بەیانە کە بینیمان لەناو ئەو باغە ئەو کەسانە ئەو کەسە بە ئەزمونانە توانا و یاخود بڵێ وزەی دەیان گەنجی هەیە کە ئێستا لە ناو جێگاکایەتی هەڵنەستاوە لە خەو کە بێبەشە بێت لە هەوایەکی پاکی بەیانیان لە خوێندنەوەی ڕۆژنامەیەک لە دانیشتن لەگەڵ برادر و هاوڕێیان و کۆڕ و کۆبوونەوە و پەیوەندیە کۆمەڵایەتەکانە کە ئەمە ئێستا لە زۆربەی زۆری گەنجەکانایی بینی مامۆستاوە هەبێت بەڕێز پرسیارەکە زۆر لە زێتی دەیان با نەرێن مەهنەکان نەرێن نەبادە پێیان ناخۆشبی هەر کەسە لە مەنەی خۆی دێ کە شتێکی لێ عاسێ دەبی دێتن یەکسەر دەچی لەکرد مەسەر برێن لە برێ میسا دەرێن یاسایی قانون کە مەحامیەک شتێکی لە عاسێ دەبی دێ لەوێن دەرێ دەیان مەحامیمان هەیە و حاکممان هەرێ دەردێ دەزانی ئەزمونەکە لە کنەویە ینی جوابەکە لە کنەویە بەس بەڕاستی نەدەبایە بەعام بەو شێوەی تەمەشای خانیشی بکەن دەبایکی جەتازە پرسیارەکەی زەناو پێش لێ دەبایە چ وەکو حکوومەت چ وەکو ڕێکخراوەکان هەر یەکە لە اقتصادی خۆی بەهاتبانێ لەو خانەنشینانێکە خێبرەی زۆرانوەیە بێن ئیسفادە بکەن دیسان دەرێمەوە هەموو خانەنشینەکان بدون مقابل بەس پێیان خۆشە ڕۆژێک بێن لە کنیان دانیشن مامۆستا زەحمەت دەبی لەو پسپۆری خۆت ئەو پرسیارەمانیان ئەو بابەتەمان هەیە بۆمان ڕووکەوە زۆریان پێخۆشە بەس بەڕاستی ڕێزم لە بۆ گەنجەکان دەرێن ئەمە هەینە و ئەوانە تازە بە ساڵات چوونە چیان پێ نییە بەڕاستی بەداخۆ ئەوان حەدری و سەرمایە نازان مامۆستا هەمیشەیەوە ئەو هاوتەمەنانەی بەڕێستان و ئەوانی دیکەش کەسە بە ئەزمونونەکان سەرمایەکی گەوران بۆ کۆمەڵگە و بۆ وڵاتەکەشمان بە هیوام تەمەند درێژ بن هەمیشە ساغ و سەلامەت بن سپاس گام بەیانە بەرنامەکە دەوڵەمەند کردین سپاس بۆ ئەزمونەی کە پێشکەشیەمەت کرد زۆر سپاسی کەنالی 24 دەکەم بەڕاستی ئەنگۆ عەرەب گوتنی سەباقن زوو هەر ساڵاچێکەمان هەبینی تەمەشا دەکەین ئەوەل تەلەڤیزیۆن کە لێ کە ئازە دەبی 24 هیوادارین خزمەتێکمان بەو ئەزمون و خزمەتە دوور و درێژ و گەورەی ئێوە کردبێت سپاستانەکەین زۆر سپاس زۆر سپاس لەگەڵ هاتنی وەرزی پاییز وە نزمبوونەوەی پلەکانی گەرما گۆڕانکاری بەسەر سروشتی ئاکرێ و ناوچە گەشتیارەکانی شاهاتووە نەک ئاکرێ زۆربەی شوێنەکانی تریش بەڵام ئەم گۆڕانکاریە لە کەش و هەوای ناوچەکە وای کردووە کە ژمارێکی زۆری گەشتیاران ڕوو لە سەرانگاکانی بکەن چونکە دیمەنی ئاکرێ دیمەنە سروشتیەکانی ئەو گەڕک و کۆڵانە تەنگە بەرە ڕەسەنانی ئەوەندە جوانە کە کەس نییە ئارەزوو نەکات بۆی بچێت و سەردانێکی نەکا بە تایبەت لەم وەرزەشە بابەیەکەوە بیبینین ئەگەر ئێوەش بەلاتانەوە زۆر خۆش بوو سەردانێکی ئاکرێ بکەن دگەل گەهشتنەخوا بۆ ناوە ئاکرێ ئەو یوێنان دگەل سروشتێ جوانێ vê deverêt girin. Hemze û xêzana xwe weke grûpek geştyarî li Kerkûkê hatîn akirê ji bo ku jinê zîg ve siruştê ciwanê vê deverê û havîngehên wê bibînin û di navê da wêneyan bigirin. احنا اليوم جايين كجروبات سياحية من مدينة كركوك. îro em ji Kerkûkê hatine wekû grûpekî geştyarî ji bo akirê. Daku em vê xakê û van dîmenên ciwan bibînin. Daku em xweşiyekê li vê de bibînin û wêneyan.
لوی جهه جوان بگرن تتمتع بها قضاء عقله وەرزی پاییزە وەرزێکی زۆر جوانە بۆ پاییزان زۆر وەرزێکی جوانە و زۆر خۆشە یعنی شوێنێکی زۆر جوانە حەزمان لێ بوو کە بێن بۆ ئەم مەنتیقەی ئێرە li devera Akrê ji ber xwezayê heyî et her werzekê salê de ev havîngehe xwedan rûyekê cuda û taybet bixwevene bûye weke tê gotin evê çendeya wekirî ku geştyar bihêne navê Akrê gel hatna werzê payîzê werzekê ciwan e xastan menteqa me dîmenekê ciwan ev cê siyahî bixwe vedbînin rêja geştyara baştir lê hatiye elhamdülillah ve şükür yani rêja geştyara van roja zêdetir bû li rojên berî ku egerçe li nava her çar werzên salê ev devera xwedan li vîneka diyara geştyariye lê di salên borîda li nava werzê payîzê ev li vîna nû serheldayî nehatiye dîtin û tomar kirin et gel hatina werzê payîzê û daketina pilên germiyê et nava van havîngehan da li vînek nû ya geştyarî ya peyda bûyî ev hene nîşaneya wê yekê ku ev werze xwedan taybetmendiyên xwe yên cuda ye Arî Hüseyin Kurdistan 24 Akrê گومانیتیانە کە هەموو دایک و باوکی حەزەکە مناڵەکەی زیرەک بێ بەڵام زۆر خێزان هەن کە کەوتونەتە هەڵەیەکەوەی ژەوەیە کە جیای ناکەنەوە زیرەکی وریایی لە زۆرزانی و گەورە ڕەفتارکردنی مناڵەکەیان پێیان وایە مناڵەکەیان زیرەکە بەڵام نا وەکو گەورەی قساکە زۆرزانیەکەی جیاوازترە لە تەمەنەکەی ئێستا بە جۆرێکی لاتوە کە مناڵان هەژماری تایبەتی خۆیان هەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکان تیکتۆکە فەیسبووکە یاخود بابەتەکانی دیکەیە ئەو لە گەورەکانیش گەورەتر ڕەفتارەکەن و گەورانەتریش بەکاریهێنن لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا چامان بەدەیان منداڵ دەکەوێت کە زۆر گەورەتر لە خۆیان ڕەفتار دەکەن هەندێکیان ڕێگە پێدراون لەلایەن دایک و باوکیانەوە بە جۆرەیەک کە شانازیان پێوە دەکەن دەروونناسان پێیان وایە گەورەکان دەبێت ڕەفتاری منداڵانە بنوێنن لە پێناو تێگەیاندن و پەروەردەکردنیان نەک منداڵان وەکو گەورە ڕەفتار بکەن چونکە لە داهاتوودا تووشی گرفتی دەرونی و جەستەی و عەقڵی دەبنەوە بەشێکی زۆری ئەم جۆرە پەروەردێش دەکەوێتە سەر ئەستۆی دایک بەپێی سەردەم و زروفەکان گۆڕێ شکە ئێستا دنیا پێشکەوتووترێکە وەکو کاتی خۆمان نییە تر ئەگەر نەشتەوە ینی هەر لە دەری شۆ بێت هینی خۆیەکە ینی فێری و تەکنۆلۆژیای ئەمڕۆ بێ ڕەفتار و قسەکردن لە گەورەکانەوە وەریەگرن کە ئیتر گەورەکانیش بەپێی نەزانی خۆیانە لە ئاستی مناڵەکانەکە قسە ئەکەن ئەبێ هەنێک تەشویشی لەسەر بێ قسەکانیان بە تەمەنەکان لە هەمووان زیاتر گلەییان لە منداڵانی ئەم سەردەمە هەیە و پێیان وایە ئیدی دنیا بە جۆرێک پێشکەوتووە کاریگەری گەوری لەسەر بەهاوڕێزی کۆمەلگا دروست کردووە مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکانیش هۆکاریەکەمی ئەم گرفتن کەس بەگوێی کەس ناکە گەورە پتوکی نەماوە ڕێز و احترام نەماوە ئەوە ئیتر مناڵی ئەم سەردەمە وەک بینی عەرز و ئاسمان چەند زۆرە ئەو نەزۆرە من ئەو ساکە من چوار مناڵم بەخێو کردو ئەچوومە هەت بۆ بازار ئەموو دەوا من ئەڕۆم بۆ بازار قاپیەکە پێوە ئەگەم نەیکەنەوە نەیانەکردەوە لێکۆڵینەوەکان دەڵێن لە 5.5 منداڵان ئاستی زیرەکیان لە 105 زیاترە هەمیشە دایکان و باوکان حەز دەکەن منداڵەکانیان وریا و زیرەک دەربکەون کە ئەمە بەشێکە لەو هۆکارەی کەوا دەکات منداڵ زیاتر خۆی بنوێنێت و لاسایی کەسانی لە خۆی گەورەتر بکاتەوە پسپۆڕانی پەروەردەی منداڵ دەڵێن ئەو ڕەفتارێکی ئێمە پێی دەڵێن زۆرزانی هۆکارەکەی بۆ کۆمەڵگە و پەروەردەی خێزان دەگەڕێتەوە دەبێت زیرەکی لە گەورە ڕەفتارکردن جیا بکرێتەوە و منداڵ بێبەش نەبێت لە جیهانی منداڵی خۆی میان بارزان کوردستان 24 سلێمانی ئەم بابەتە هەڵدەگرێت کە ئێمە زیاتر قسەی لەسەر بکەین بۆیە میوانداری ڕێنمایی کارێکی پەروەردەیمان کردوێش بەڕێز شاهۆ ئەکرەمە گفتوگۆ لەسەر بابەتەکەگەین بەڕێز شاوە بەخێر هاتی زۆر سپاس باشیت زۆر سپاس بەیانێکی باش بۆ ئێوە سەرەتا پێم خۆشە باسێکی زیرەکی منداڵمان بۆ بکەی ئایا زیرەکی منداڵ چییە و جیاوازی چییە لەگەڵ گەورە ڕەفتارکردندا بەڵێ زیرەکی منداڵ بریتە لە تێگەیشتن و کاردانەوەی منداڵ و ڕەفتاری گونجاو بۆ کردەیەک لە کاتێکی گونجاودا
مەبەست لە زیرەکی منداڵ بریتە لە ئاستی لێکدانەوە تێگەیشتنی بۆ ڕووداوەکانی دەوروبەر یاخود گەورە ڕفتارکردن بابەتێکی جیاوازە لە زیرەکی منداڵ. زیرەکی منداڵ ئەوەیە لە ئاستی تەمەنی خۆیان توانایەکی بەرزتری هەبێت لە منداڵەکانی تر بۆ لێکدانەوە و تێگەیشتنی هەموو ئەو شتانی کە لە دەوروبەر ڕۆدات بە تایبەت بابەتی خوێندن و شیکردنەوەی وێنە و تێگەیشتن لە هێماکان. بێگومان پێوەری جۆرا-جۆر هەیە بۆ پێوانی زیرەکی منداڵ لەوانە پێوەری ویکسلەر هەیە پێوەری کۆفمان هەیە بەڵام ئەوەی کە لە هەمووی بەربەڵاوتر و با بڵێن شایعترە ئەوەی کە پێدەگوترێ IQ پێوانی ئاستی زیرەکی منداڵ ئینتلیجنس ئیکویشن کە لە 1912 بۆ یەکەم جار بەکار هێنا لە نێوان لەلایەن زانای ئەڵمانی ویلیان شتیلەر. ئەم زانایە یەکەم کەس بوو کە تێستێکی دقیقی بۆ دیاریکردنی ئاستی زیرەکی منداڵدا هێنا کە لە ماوەی 3 ساڵ بۆ 6 ساڵ ئەم تێستە بەکارهێنرێ و ئاستی زیرەکی منداڵ دیاریەکە. سوودەکانی ئەم تێستە بریتە لەوەی کە دەتوانێت منداڵی لێهاتوو دەستنیشان بکرێ و ئەو منداڵانی کە لە نمرەی خوارەوەی هەفتامە دەستێنن ئاستی زیرەکیان لاوازە پێویستیان بە پەروەردەیەکی تایبەت هەیە. بۆیە لێرە بۆمان ڕوون دەبێتەوە کە زیرەکی منداڵ جیاوازی هەیە لەگەڵ گەورە ڕەفتارکردنی منداڵ. بەڵێ کاک شاهەوە زۆر جارێ مابینین لە ناو کۆمەڵگەدا کە هەندێک لە خێزانەکان جیای ناکەنەوە منداڵەکان زیرەکە یاخود بە شێوازێکی گەورانە ڕەفتارەکات. ئەبینین لە ناو کۆڕ و کۆبوونەوەیکی گەورانەدا منداڵێک دانیشتۆ بە شێوەیەکی گەورانە ڕەفتارەکە بە شێوەیەکی ناتەمەنی خۆی ڕەفتارەکە بەڵام هەمویان بە جیاوازتر ئەیبینن زۆر جار هانیەدەن باوک هەبووە یان دایکە بووەها پیاوە کوڕەکەی من بۆتە پیاوە قسە ئەکات یاخود بە شێوەیەکی کۆمیدی مامەڵەیەکی دراوێکی پێەکەن شتێکی وا منداڵەکە وەکو گەورەیەک تۆی بینی تەنها لە قاڵبێکی یاخود بڵی لە جەستەیەکی بچووکە و گەورەیەکە قسەکات. ئەمە تا چەند نادروستە تا چەند کاریگەریە بێ لەسەر داهاتووی ئەو منداڵە. بەڵێ بێگومان ئەمە کارێکی خراپە گەر لەلایەن دایک و باوکانە ئەنجام درێت بۆ چونکە دابڕینی منداڵە لە واقع و ژینگە تەندروستەکەی خۆی. منداڵە بێت بە قۆناغی منداڵی خۆیان تێبپەڕێت و هەموو قۆناغەکانی منداڵی تاقی بکاتەوە چ بە خۆشی و ناخۆشیەکانی بۆ ئەوەی گەورەیەکی تەندروست دەربچێت. کاتێک منداڵ قۆناغێت تەبیعەکانی خۆی تێنەپەڕێنێت لە تەمەنی گەورەیشە کۆمەڵی کێشەی دەرونی و کۆمەڵایەتی بۆ دروستە بێت کە ئەمانە وەکو گرەی دەرونی لەگەڵ یا گەورەیە بن لەگەڵ تێپەڕبوونی تەمەنە ئەم گریانە هەر ئەمێننەوە ڕنگ بێت بە ئەم گرفتە لەگەڵی بمێنێتەوە دواتر گرفتەکەی لەگەڵ گەورەبوونی تەمەنیان گەورەتر بێ لەگەڵی. باشەوە گرفتە وەکو چ نمونەیەک بۆ نمونە سە نمونەیەک هەبێت کەسێنێکی گەورە بن ئەو گرێت دەرونیەی لە منداڵیەوە بۆ مابێت و ئێستا کە تۆ تێبینیت کرد بێ کامانن مەسەلەن یاری نەکردنی منداڵ لە تەمەنی خۆیان لەگەڵ هاوتەمەنەکانی خۆی پرۆسەی بە کۆمەڵایەتی بوونی بە شێوازێکی تەندروست گەورە نابێ کاتێکیش کە گەورەیە بێ لە ناو کۆڕ و کۆمەڵ و کەسانی گەورە تەمەن ناتوانێت بە شێوەیەکی تەندروست مامەڵە بکات. یاریکردنی منداڵ بریتە لە بەتاڵکردنەوەی منداڵ لە تەمەنی خۆیدا کاتێک ئەم منداڵە لەگەڵ ئەم کەپتانە گەورە ئەبێت لە کاتی لەگەڵ گەورەبوونیژە ئەم گریان ئەم کەپتانە لەگەڵی گەورەیە بن ناتوانێت بە باشی مامەڵە بکات و پرۆسی کۆمەڵایەتی بوونی کامل نابێت. بۆیە یاریکردنی منداڵ زۆر گرنگە و ژینگە تەندروستەکەی منداڵ ئەوەیە لە ناو منداڵدا بێت و بە شێوەی منداڵانە مامەڵی لەگەڵا بکرێت لەگەڵ ئەوەی تۆ هەندێک ڕێنمایی کۆمەڵایەتی دەرونی معریفیانەی پێدەی بۆ ئەوی ئاستی زیرەکی منداڵەکە بەرز بکەیتەوە. بەداخەوە هەندێک کەس پێی وایە بەکارهێنانی ئەنتەرنێت و مۆبایل و ئەم بابەتانە یاردەدەرن بۆ بەرزکردنەوەی ئاستی زیرەکی منداڵ. نەخێر بە پێچەوانەوەی لە تازترین توێژینەوەی زانستی 4 زانکۆی بەناوبانگی ستانفۆرد، مانچستەر، ئۆکسفۆرد، هاروارد. ئەم 4 زانکۆیە توێژینەوەیکی هاوبەشیان کردووە دەرکەوتووە ئەو منداڵانەی زۆری یاری ئەلکترۆنی و ئینتەرنێت بەکارهێنن ئاستی زیرەکیان لە داهاتوودا دابەزێت ئاستی تەرکیزیان بە هەمان شێوە کەم دەبێتەوە. بۆیە دەبێت دایک و باوک وریابن لە مامەڵەکردن لەگەڵ بەکارهێنانی ئەنتەرنێت و یاری ئەلکترۆنیەکان لەلایەن منداڵەکانیانەوە
بۆیە پێوەرێکی زانستی هەیە ئەویش بریتە لە 34 ساعات 34 کاتژمێر بەکارهێنانی ئینتەرنێت و مۆبایل لە هەفتەیەکدا ئەم 34 ساعات تێ بپەڕێت ناتەندروستە ئەگەر ڕێژەکەی لەوە زۆر زیاتر بێت جۆرێک لە نەخۆشی دەرونی پەیدا بۆ کە ئێستا پێ دەگوترێت ناوزیانستیەکەی AID Addict to the Internet ئەم نەخۆشیە ئەو کەسانی کە لە ڕادە بە دەر ئینتەرنێت بەکارهێنن پێویستیان بە چارەسەرە و پێویستیان بە خۆ کۆنتترۆلکردن هەیە و خۆشببختانە ئێستا هەردوو سیستەمە باوەکەی کە ئێستا خەڵک بەکاری هێنێت کاتژمێرەکانی بەکارهێنانی ئینتەرنێت و ئەپلیکیشنەکانی سەر مۆبایلەکەت بۆ دیارەکان دایک و باوک پێویستە ئاسی هوشیاریان بەڕادەیەک بێت کە بتوانن هەفتانە لێکی بدەنەوە و شی بکەنەوە منداڵەکان چەند کاتژمێر باشە ئەو دایک و باوکانە کە پێیان وایە مناڵەکان زیرەکە لە قۆناغەکانی خوێندن پلەی یەکەمێنێ ئامە پێوترە زیرەکی تاو یاخود زیرەکی چەند جۆری هەیە ئەکرێت بە منداڵێکی تریش بوترێ زیرەک ئەگەر شەرت نییە لە پۆلەکای یەکەم نەبێت بڵێ دەکرێت منداڵ زیرەکیەکانی ببێتە چەند بەشێک تێستێک هەیە پێ دەگوترێت ڤاک تێست ئەم تێستە توانای منداڵ دیاریەکات بۆ هەرێکێک لە بەشەکانی بینین بیستن دەست لێدان هەر کەسێک لە دایک و باوکەکان ئەتوانێت ئەم تێستە بۆ خۆی لە ئەنتەرنێت پەیدا بکات و بۆ منداڵەکەی بکات ئەتوانێت بزانێت لە چش شێوازێکی وەرگرتن زیرەکە باشە دەکرێت منداڵێک لە بینین زۆر بەدیقەت بێت زۆر وریا بێت دەکرێت منداڵێک لە بیستن و یەکێک لە دەست لێدان بۆیە ئاستی زیرەکی منداڵ جیاوازی هەیە بە شێوازی وەرگرتنەکەی جیاوازیەکە دروستە بێت بەڵێ بێگومان جیاوازی هەیە لە نێوان زیرەکی ئەو منداڵانی کە لە سروشتەوە زیرەکەن و ئەو منداڵانی کە هەوڵێکی زیاتر دەن ئەو کەسانی کە زۆر حەریسن زۆر هەوڵەدەن بێگومان زیرەکیەکان بریتە لە هەوڵدان و دووبارەکردنەوەی کەوەی کە وەری ئەگرن بەڵام ئەوانە کە لە سروشت تا زیرەکەن زیرەکیی سروشتیە و ئایکیویان بەرزاوە باشە بۆ ماوەی کاریگەری هەیە لەسەر زیرەکی هەیە کەسانێک هەن خوان زیرەکن یاخود خێزانێک خانەوادەیەک هەن بەگشتی زۆربیان بە زیرەک ناویان دەرکردووە و کەسانێکی هۆشمەندن ئەمانە ئەتوانین کرێ بە پێوەرێ بۆی منداڵەکانیشیان بە هەمان شەوە بێت یان زۆر جار ئەبێتە هەندانێکی نەرێنیانە بۆی کە مادەم خوشک و برا و دایک و باوکەکەی بەم شێوەیە بووە پێویستەکە ئەو منداڵش هەمان ڕێگە بگرێ بۆی زیرەک بێ نەخێر بابەتی بۆ ماوەی لە 115 بۆی هەیە لە ڕووی جیناتەوە یاریدەدەری یارمەتی دەربێت زیرەکی بگوازێتەوە بۆنەوەکان لە 115 ڕێژەیەکی ئەوتۆنیە کە منداڵ پرتەواوی بەتەواوی پشتی پێ ببەسێت و پشت بکاتە هەوڵدانەکانی خۆی نەخێر هەوڵدانی تاک هۆکاری سەرەکیە بۆ بەردەوامبوون و زیرەکی و درکپێکردنی فراوانبوونی درکی منداڵ وە گوتمان 115 ڕێژەکە ڕێژەی گواستراوی جیناتی زیرەکی ڕێژەیەکی زۆر بەرز نییە کە منداڵ پشتی پێ ببسێ و پشت لە هەوڵدانەکانی خۆی بکات زۆر جار لە تۆڕ کۆمەڵاتیەکانە بینین منداڵێک وەکو گەورەیەک ڕەفتارەکە یاخود گەورەکان ئەوان وەکو ئەکتەرێک بەکارەهێنن ئەگەر بابەتەکە گەورەتر و فراوانتر بکەین منداڵ بەکارهێنرێ وەکو ئەکتەرێک منداڵ بەکارهێنرێ وەکو کەسایەتێکی دیکە یاخود ئەمە بۆ چەند مەبەستێکیش بەکارە هەندێک جار بۆ بەدەستهێنانی بڕێک مادە بێ یاخود هەر شتێکی دیکە بێت دروستە ئەکرێت منداڵەوە بە بەشکەین یاخود دروست نییە بە هەموو شێوەیەگە بێ دووری خینەوە بێبەشیکەن لە ئاکتینکردن و شێوازەکانی ترکایەتە لە فیلمە جیهانیەکانی هەیە منداڵ ڕۆڵێکی سەرەکیە بینێ تا بچووکە بێتەوە یاخود ئەکرێتە شێوازێکی جیاوازتر لە ڕێگەی مۆبایلەکەوت لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئاکتینێکی ئیتر خراپ بە یاخود باش بە ئەیکات بێگومان ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەگوزارێت کۆمەڵێک ئاکتینگە کۆمەڵێک شتە بەبێ فیلتەر و ببێ بەرنامە و بەبێ هیچ لێکدانەوەیەکی دەرونیانە و کۆمەڵایەتیانە بۆ ڕفتاری ئەو منداڵە وەک خۆ دوتت هەندێک جار دایک و باوک منداڵەکان بەکارهێنن بۆ کۆکردنەوەی 2 لایک 2 سنت بۆ ئەوەی دایک و فۆلۆوەرسیان بەرز بێتەوە ئەمە کردارێکی هەڵەیە وەکووتمان دابڕین و دەرهێنانی منداڵە لە جیهانە
سروشتی و منداڵانەکەی خۆی و دابڕی بۆ ئەنجامدانی هەندێک ڕفتارە بۆ منداڵێک کە خۆی ڕنگ بێت ئارەزوو نەکاپی و لە داهاتوودا لی پەشیمان بێت و ئەم گرفتانە وەکەزانین ئەچێتە سوۆشیال میدیا و دیجیتالایزیشن نەبێت ئەمانە ئەمێنێتەوە تا زەمانێکی زۆر دوور و درێژ ئەمانە ئەم ڤیددیوانە ڕنگ بێت لە داهاتوودا کاریگەوری دەرونی زۆر خراپ لەسەر منداڵ دروست بکات و وای لێ بکات لە جیهانە کۆمەڵایەتی واقعەکەی خۆی دای ببڕێت و دابڕێنی منداڵ لە جیهانە واقعی و کۆمەڵایەتەکەی خۆی کێشەیەکی زۆر گەورەیە چکە ئێمە منداڵ پەروەردە ناکەین بۆ چوار دیوار بۆ ناوشاشەی مۆبایلێک بەڵکو دنیای منداڵ دنیایەکی فراوانەوە ئەبێت خۆی بەرزی و نزمیەکان ببینێت و خۆی ژیانی کۆمەڵایەتی و پرۆسی بە کۆمەڵایەتی بوون کامل بکات. بەڕێز شاهۆ ئەکرەم ڕێنمای کاری پەروەردەی سوپاس کەم بەیانێ لەگەڵمەوە بووی سپاس بۆ زانیاری و ڕێنمایانە بە هیوایین کادایکان و باوکان و بە خێوکاران سوودی تاویان لێبینی بێ. دەستان خۆش بێت. سپاس بەوەش. پۆلیسی شاری لەندەن گەنجێکی 17 ساڵان دەستگیرەکات بە تۆمەتیەوەی کە دەستیە بووە لە هاکردنی 2 کۆمپانیای جیهانی کە ئێستا لەلایەن دادگای بەڕێتانیا لە پێچینەوەی لەگەڵا کرێت. FBI، CIA ئەو تەنانەت هێزی پاراستنی نیشتیمانی ئەمریکی هاتنە سەر هێڵ لە کاتی هاکردنی هەریەک لە کۆمپانیەکانی ڕۆکستار و یاری GTA 6 و کۆمپانیای تاکسیۆبەر کە پێچێت ئەم گەنجە بەریتانیا یاخود ئەم گەنجە بەریتانیا هاکردنەکەی ئەنجامدابێت لەوێ ئەنجامیابێ و لەم راپۆرتەشدا تەواوی زانیاریەکان باسەکەین بزانینم گەنجە چۆن توانیوێتی ئەم هاکە قورسە بکات و ئێستاش چۆن نەتوانن کۆنتترۆلی بکەن. دروستکردنی ڤیدیۆ گەیم کارێکی ئاسان نییە و هەزاران کەس کار بۆ یەک یاری دەکەن بۆ ماوەی چەندین ساڵ تا بە شێوەیەکی سوپرایز بڵاوی بکەنەوە. بەڵام گەر هاکەرێک بێت و چەند دیمەنێکی سەرەتای ئەو یاریە بەبێ گرافیکی جوان و خراپی کواڵەتی جوڵە و جیهانەکە دزەی پێ بکە لە ئینتەرنێت بێگومان کۆمپانیایەکە و ستودیوەکە دڵخۆش نابن هەموو کارێک دەکەن بۆ دەستگیرکردنی ئەو هاکەرە. ئەم حاڵەتە بەسەر گەورەترین ستودیۆی بەرهەمهێنانی یاری هات کە ڕۆکستارە خەریکی دروستکردنی گەورەترین یارین لە مێژوودا ئەبیش بەشی شەشەمی یاری GTA. یەکشەمەی ڕابردوو هاکەرێک بە ناوی تیپۆت لە وێبسایتێکی ئینتەرنێت و تەلەگرام هەڵسا بە بڵاوکردنەوەی 90 گرتە ڤیدیۆی سەرەتای بەرهەمهێنانی یاری GTA 6 بێگومان چونکە ئەو یاریە گەورەترین و چاوەڕوانکراوترین یاریە لە مێژوودا ڕاستەخۆ لە تویتەر و سۆشەڵ میدیا و بابەتە بۆ ترند ڤیدیۆ وێنەکانی بڵاوکرانەوە. دووشەممە ڕۆکستار گەیمز بە فەرمی لێدوانێکیان لە سۆشەڵ میدیا بڵاو کردەوە دەڵێن دڵشکاون بەوەی گەیمەران بە شێوەیەکی ناتەندروست و ناشرن یەکەم گرتەکانی GTA 6یان بینیوە و لەگەڵ لایەنی پەیوەندیدار لە پەیوەندیدان بۆ دەستگیرکردنیەوە هاکەرە. زۆری پێنەچوو دوای چەند ڕۆژێک هاکەرەکە ئاشکراکرا و پێدەچێ ئێستا لەلایەن پۆلیسی ئینتەرپۆل، FBI و CIA لەگەڵ پۆلیسی لەندەن ناسنامەیە و گەنجە 17 ساڵانەیان ناشرا کرد بێ بۆ دەستگیریان کردبێ. هۆکاری سەرەکی لە دامەزراوەیەکی پاراستن و دەستگایەکی زانیاری وەکو FBI و CIA بێنە سەر هێڵ بۆ دەستگیرکردنیە و هاکەرە تەنیا لەسەر ڤیدیۆ یاریەک نییە. یاری ڕابردوو GTA 5 توانی زیاتر لە 170 ملیۆن کۆپی لێ بفرۆشێت. دووەم پرفرۆشترین یاریە لە مێژوودا و پردەهاترین بابەتی تەرفیهیە لە مێژوودا. تا ئێستا و یاریە زیاتر لە 6 ملیارد دۆلاری بۆ کۆمپانیا کۆ کردوێتەوە. گەر بەراوردی بکەین بە پەردەهاترین فیلمی سینەمایی مێژوو کە ئەڤەتارە تەنیا 2.8 ملیارد دۆلاری کۆ کردوێتەوە. فیلمی ئەڤێنجەرز ئێندگەیم 2.79 ملیارد دۆلاری کۆ کردوێتەوە کەچی ئەم یاریە 6 ملیارد دۆلاری کۆ کردوێتەوە واتە پارەیەکی خەیاڵی بۆ کۆمپانیایەکی ئەمریکی کۆ دەکاتەوە بۆیەش حکوومەتی ئەمریکی بەشداری لە دەستنیشانکردن و دەستگیرکردنی ئەو گەنجە بەریتانیا کردووە. جا ئەم هاکەرە چی دزەی پێکرد چ زانیارێکی لەسەر یاروی داهاتووی GTA 6 بڵاو کردەوە بەپێی ئەو ڤیدیۆ دزە پێکراوانە بێ گەیمەران بە 2 کارکتەر یاری دەکەن ئافرەتێک وە پیاوێک. ئافرەتەکە بە ناوی لوسیا و پیاوەکەش بە ناوی جەیسن دەبێت. پێدەچێت بەشێکی زۆر لە تەکنیکەکانی یاری Red Dead Redemption 2 بۆ ئەو یاریەش بەکار بێ. پێدەچێت دەستکاری سیستمی پۆلیس کرابێ، کامێرەی چاودێری دانرابێ، هەر تاوانێک لە بەردەم کامێرێت چاودێری ئەنجام بدرێ پۆلیس دەیبینێ و بەدوار دەکەوێت. گەر پۆلیس ژمارەی تابلۆی ئۆتۆمبیلەکەت یا ماتۆڕەکەت بزانێ گەر لە دەستیان ڕابکەی بەڵام دواتر بەرچاویان بڕۆی دەدناسنەوە دووبارە بەدوات دەکەونەوە.
تا ئێستا نازانین کەی GTA 6 بڵاو دەکرێتەوە بەڵام ڕۆکستار دەڵێ بەم زوانە بە فەرمی ئاگدارتان دەکەینەوە لە ئاشراکردنی فەرمی یاریەکە پێشبینی دەکرێت بۆ 2024 یاخود 2025 یاریەکە بڵاو بکرێتەوە. پاکردنی ئەو یاریە خودە و کۆمپانیانەی کە بینیمان لەم راپۆرتەدا بەشێک بوو لەو زیرەکەی کە گەنجان و منداڵانی ئەم سەردەمەی پیاتیا بڕن. مەرج نییە زیرەکی هەموو کاتێک سوودی هەبێت. هەمیشە هەوڵدەن منداڵەکانتان یاخود گەنجەکانتان بە شێوەیەک بژین کە چێژی لێ ببینن کە ئەوەی هەیانە زیرەکەکان بۆ سوودبینین بێت نەکو زیانگاندن بە خۆیان و بە چواردەوریان. بۆ هیوایم کە ڕۆژێکی باشتان هەبێ منیش بەرگە و بابەتەکانی بیانی 24م پێشکەش کردن تا بەرنامەیەکی دیکە هەمیشە لە خۆشیان بمێنن ماڵەوە.